لەگەڵ گەرمبوونی هەڵمەتەکانی هەڵبژاردننی ئەمریکا و نزیک بوونەوەی وادەی هەڵبژاردننی سەرۆکاتی دەنگدانی پێشوەخت ئاپۆرای بەخۆ دیوە. ئێرە بنکەی ناوچەی فێرفاکسە لە ڤێرجینیا، پارێزگاری ڤێرجینیاش لە دیموکراتەکان ڕالف نۆرتن لەوێ بوو. سوپاسگوزاری ئەو هاوڵاتیانەیە کرد لەم دۆخی ڤایرۆسی کۆرۆنایە هاتوون بۆ دەنگدان. کاوە ڕۆمان کوردێکی دانیشتووی ویلایەتی ڤێرجینیایە یەکەم جارە دەنگ بدات. ئەمڕۆ هاتووم دەنگدان بە دیموکراتەکان بم بە بایدن بدەم. بۆچی 4 ساڵ لەمەوبەر ئۆبامە کێرم هەبوو. ئۆبامە کێر چییە؟ بیمەی تەندروستی و بەخۆڕایی بووە هەموو هاوڵاتیەک. ئەوەیان لێسنمەوە کە ئۆبامە نەما ئەو بیمەی تەندروستی لێسنمەوە. ئێستا هەموو مانگێک $200 بەس بۆ بیمەی تەندروستی، هیچ نەخۆشیش نیم. بۆیە خۆشحاڵە بم بایدن بێت و بیمەی تەندروستی بگەنێتەوە بۆ هەموو هاوڵاتیەک بەخۆڕایی. لە هەڵمەتەکانی هەڵبژاردن بارودۆخی ئابووری کارتێکی کارایە بۆ ڕازیکردنی دەنگدار. ئەم کاردارە گەنجە کووردە لەگەڵ ئەو بژانەوەیەدایە بەتەنهاش نییە. بۆ هەڵبژاردننی ئەم ساڵ بڕیارماوە دەنگ بە ترامپم. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە بەهۆی بژانەوەی ئیکانۆمیەکەمانەوەی لە ئەمریکا لە مای 4 ساڵی ڕابردووە. نوا هەستەکەم کاندیدێکی باش بێت و ئیکانۆمیەکەمان باشترە بێت لە ڕێەوە. هەڵبژاردننی ئەمریکا و دیاریکردنی سەرۆک بۆ 4 ساڵی ئایندا هەر لە ئەمریکا مای گرنگی پێدان نییە، بەڵکو وڵاتانی دیش چاوەڕوانی ئاکامەکان ترامپ یان بایدن. بەهۆی گەمار و ئابوووریەکانی سەر ئێران زۆرێک لە دەنگدەرانی ئەو وڵاتە لە ئەمریکا بە هیوای توونکردنەوەی زیاترن. لە ناو ئێرانیش کاربەدەستانی ئەو وڵاتە ئاکامی ئەو هەڵبژاردنەیان خستووەتە بەر چاویلکەکانیان. ئەوەی کە ئەمریکا جێو مەخامێکی کە هەیەی لە تەواوی بێز لە دنیادا گرنگی پێ دەدرێ، چونکی ئەو کەسی کە دەبێتە سەر کۆماری ئەمریکایە دەتوانێت سیاسەتی 4 ساڵی داهاتووی ئەمریکایدا بڕۆژێت لە پەیوەندەکانی اقتصادیدا پەیوەندی سیاسەکانی نادەگەڵ وڵاتانی دەرەوە و هەروەتر ئەو شتانێکی ئێستا کە دەبین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوان تاسیریی زۆری هەبێت لەوانەیە گۆڕانکاریهایکی زۆری بەسەردا بێت. بۆ هەندێک لە دەنگدەران بەرنامەی کار بڕیاردەرە کە دەنگ بەچی ئەدات. دەنگەکانیشان کاریگەری خۆی هەیە. ئیدی هەرچیەک بە نیازی وەرگرتنی دەسەڵات بێ لە وڵاتە دەبێت چاوی لە دەستی دەنگدەرانەوە بێت. بڕیارم داوە دەنگ بە بایدن و هاریس بدەم لەبەر ئەوەی بۆ چوونەکانیان نزیکن لە منەوە، بە تایبەتی دەربارەی گۆڕانی کەش و هەوا و ژینگە، هەروەها بیمەی تەندروستی و هەرزانکردنی نرخی خوێندن. دەنم بۆ دیموکراتەکانە لەبەر ئەوەی پشتگیری ژینگەی بیمی تەندروستی دەکەن. لەسەر و هەمووشیانەوە بایدن پشتگیری بزوتنەوەی ژیانی ڕەشپێستەکان بەهای هەیە بوو، لەبەر ئەوە دەنگی پێدەم. تاکو ئێستا زیاتر لە 30 ملیۆن خەڵک دەنگی داوە. هێشتا ڕۆژە گەورەکە ڕۆژی هەڵبژاردن 3 نۆڤەمبەر نهاتووە. کۆی دەنگدەران لەو ڕۆژەدا دەری دەخەن ترامپ دەمێنێتەوە یان بایدن دەبێتە سەرۆکی ئەمریکا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.